پێم وایە ئەم حکوومەتە بەخۆشیە بە ناخۆشی یعنی مەبەستمە بە فشاری دەرەکی یان بە پێکاتنی ناوخۆیان ئەو حکوومەتە ئەبێ پێک بێنن ڕاستە ڕەنگە بخایێنێ بکەوێتە دوای هەڵبژارنە سەری ساڵ تا بەهار لەوانەیە پارتی دیموکراتی کوردستانیش بێوێ گرەی بداتەوە لەگەڵ هەڵبژارنەکانی نۆڤەمبەری عێراق بۆی ئاکێتی ئەوانە کە پێم وانەیەکێتی لەسەر ئەمە ڕازی بێ بە مەسمەوەی پارتی دیموکراتی کوردستان بڵێ گە سەرۆکی هەرێمتانێ منیش سەرۆک کۆماری عێراقمێ پاکێجەکان بکەن کاگەنەوە ینی ئەکرێ مەسەڵەن پارتیایەکێتی لە دەرەوەی ئەم حکوومەتە بێت کە دروستەکرێ ئەوە ڕێی چێ بۆ هەلومەرجی کوردستان کاردووکیان جوگرافیایەک و زۆنێک و پێشمەرگە و هێزی ئەمنی و پەیوەندی ناوچەی و نێودەوڵەتی و غازونەوتیان بەدەستەوەی نەخێت لە دەرەوەبوونی یەکێتی لە حکوومەت بە مانای دوو ئیدارەیە لە دەرەوەبوونی پارتی لە حکوومەت بە مانای دوو ئیدارەیە بۆیە بەڕێی من کارێکی قورسە خۆشیان ئەوازانن وەلا ئەمە خاڵێکی نێگەتیفە هیوادارم هیچ کات ڕوو نەدا و لەگەڵەوەشە بە بێ یەکتر هیچ کامیان پێم وانێ لەگەڵم هێزانە بتوان حکوومەت پێک بێنن